تابعەتی سیستەمی تەوافقیش وایە تۆزێک تاخیر دەبی بۆ نمونە حکوومەتی لبنان وابوو حکوومەتی پێشانی چیکۆسلۆڤاکیا حکوومەتی قوبرس هەر لەبارێک هەروەشایەوە ئەوانە تەجروبەی جیهانینە هەموو جارێ حکوومەتی عێراقی کە هەڵوەشابیتەوە بۆ جاری دووەم دروستکرایبتەوە بەو قەیرانە تێدەپەڕی لە داهاتوشدا هەتا ئەو کاتەی حکوومەتی عێراق لە حکوومەتی مەفهومی پێکاتا دەگوازرێتەوە لە بۆ حکوومەتی پێی دەگوترێ هاوڵاتی و ئێستا ئەشەوەی کە زۆر کاریگەری ڕاستەوخۆ و ئیزافەی هەیە یەک شتی ئەساسیە ئەیژەوێ بێجگە لەوەی کە کورد و شیعە و سونە ناکۆکن شیعەش خۆ بەخۆ و سونەش خۆ بەخۆ و کوردیش خۆ بەخۆ هەر سێرە جارێک شت لە ناوە خۆدا بەشبینە بۆیە ئەو قەیرانە درێژەی کێشاوە ئەگەری هەیە لە ماوەیەکی تردا یان درێژە دەکێشیان ئەجارە بە توندی ڕێک دەکەون سەدر ڕاستی ئەو هەنگاوانەی هەنگاوی زۆر شێتانە بوو ئەگە لە ڕووی سیاسی وەسب بکەین چکە پرۆژەیەکی گەورەی عەرەبیش بوو تورکی بوو بۆی عێراق بگەڕێتەوە ئەی پێوترێ ئەحزانی عەرەبی بەڵام زۆر خراپ لەو پرۆژەیدا مقتەدا سەدر هەروەها زۆر خراپ لەو حیزبانەشدا کە هاریکاری بوون بە تایبەتی برایانی پارتی دیموکراتی کوردستان و سونە تەمانەوە دەبێ ئیتفاقێک کە بۆ من ئیتفاقیەکەم دیت نزیکەی 21 مادە بوو ئێستاکە بێگوێدانە ئەو هەموو مادەیە ئەو هەردوو هەمووانی وەکبری بەرەڵا کرد تقریبا دەتوانانی برین نەوعە تەلاقدانێکی زۆر خراپ ئەگەر بە معنە غەربیەکەی وەبرین نەک بە معنە کوردەکەی کە تەلاق خراپە بۆیە ئێستا گەورەی یان کوتلەی ئەکبەر بە ئاسانی درایە ئیتاری تەنسیقی و ئەویش سەر و کۆمار پێکدێنی بەدڵی خۆی و حکوومەتیش پێکدێنی بە کەیف خۆی و پێمانیە شتێکی زۆر گەورەش بی جگە لە هەندێک خۆ پیشاندان و هەندە قەیرانی وەکو پێشتر هەبوو خۆی سەرکردایەتی کورد ڕاستی استراتیجەتی نییە زۆر بەرناڕێک و پێچی یعنی ئەو قیادە تاریخیانەی کە هەیبوو نەیمایە قیاداتی ئێستای کوردیش تەسکبینە لەسەر شەرتی زۆر بچوو مەسەن بۆ نمونە ناوی فلان کەس ڕئیس زۆرابی نابی فلان حیزب پۆلیسێکی هەبی لە بەغدا نابی بەرهەم ساڵح ڕئیس جەمهور بیناوی ئەوە زۆر ساویلکەیە ئەو داواکاریانەی کوردستاوای لێتێ لە جێتەوەی داوای مادەی 140 و گەڕانەوەی کەرکووک و زامنی فیدرالی و یان ئەنجومەنی فیدرالی لە بەغدا دروست بکرێ دا ئەو داوای گەورانەی کورد نەمایە بۆیە پێکەی زۆر لاواز بەم پێم وانە بە یەک گرتو بچن خۆ بە یەک گرتو چوون چەند ساعتێک داوامی نەکرد لە ناکاو دەرکەوت لایەکیان ئیتفاقی لەگەر سەدر کرێ و لایەکەی تریشی ئیتفاقی لەگەر ئیتار کرێ بە تایبەتی ئەوەی ئیتفاقی لەگەر سەدر کردو کە لەسەر حکوومەتی ئاغڵابیە ڕاستی نەزەرێکی زۆر قاتیل بوو زۆر مەترسیدار بوو چا بوو خوای گەورە تێکی داوە لە خۆڕەدەنا هەر لەو ماوە کوردە برایانی پارتی دیموکراتی کوردستان کە ساحبی ئەو بۆ چوونە بوون زەرەر و زیانێکی زۆریان لەبەرکەوت کاکوشیاریان لە بەغدا دەرکرا قەراری محکەمەی ئیتحادی لەسەر نەوت دەرکرا یەک کۆمەڵە شکست بەڕێو بوو ئەگە بەردەوام بواە ئەوە شکستی زۆر گەورەتر دەبوو ئەم تەعجب دێ سەرکردایەتی کورد دەبی تێنەگا حکوومەی ئەغڵەبیە کە ڕێک کەوتبوون لە سەری لەگە تەیاری سەدری بەڕاستی زەرەر و زیانی بۆ کورد هەر تاو نەدەبوو یعنی ئێمە دەگەڕاینەوە ساڵانی 2023 پێشووتر پەیمانیە لەسەر دەستی ئەو دەسەڵاتە کە تەنها هەموم و ئامانجی نەوت و پارە کۆکردنەوەیە بتانی دەستکەوتەك لە بۆ کورد بەدەستبینەوە لە مێژە باسمان کرد تاوان لەو دوایش بلاس خارت و هەندێک جیهاتی دووەلی بە سەراحەتتر باسییان کرد کە هەرێمی کوردستان نەک لە بەرەو هەڵدێرە وەکو پێشان دەگوترا بەڵکو ئێستا دەرێن وا لە هەڵدێرەوە خۆشتان لی بەرپرسیان کەواتە ئەو قیادە سیاسی ئێستا ئەو توانایی نییە هیچ دەستکەوتێک بەدەست بهێنی و پێم وایە لە ڕووی استراتیژی نەشارەزایە بۆیە بە ماوەیەکی کەم حایانی هەیە وەکبری هەڵوێستە استراتیجیەکانی دەگۆڕی هەمووی دەڕۆژ نابی لەوە پێش داوای حکوومەتی ئەغڵەبیەی دەکرد زۆر بەتوندی ئێستا داوای حکوومەی تەوافقی دەکات حکوومەتی تەوافقی و حکوومەتی ئەغڵەبی یەکجار زۆر فەرقی ئەم ڕاستە ئێستا مرتاحترم کە سەرکردایەتی برادرانی پارتی کاک مەسعود داوای حکوومەتی تەوافقی دەکات ئەوە تاوترە بەڵام پێشترێ خراپ بە هەڵەداچوو بوون کە داوای حکوومەتی ئەغڵەبییان دەکات ئەم پێم وایە سەرکردایەتی ئێستای کورد کە لە کاتی دەرچوونی عێراق لە بەندی حەوت لە عەقدە نەوتیەکانیان لەوەی کە دۆڕاندیان بەرامبەر داناغاز ملیار دۆلاریان دۆڕان و ئیتفاقیە دووەلیەکانیان هەنگاوەکانیان تا دەگاتە ئەو دوو ئیتفاقی ئێستا کردیان
لەسەر حکوومەی ئەغلبیە و حکومی تەوافقی هەز دەکەم زۆر نەشارەزان یعنی شارەزاییەکەیان گەلێ زۆرە وە پرس و ڕاژ نابی بە مەکتەب سیاسی و بە مستەشارکردنەگەر نابای ئەوەی دەبی خەرک بزانی کە کاکە حکوومەی ئەغلبیە لە بۆ کورد چەند نەهاتە و حکوومەی تەوافقی چەند داهاتە ئەگە دەژرێن وڵا حکوومەی تەوافقی بەرپرسە لەو مشکیلانە ئەوە عیلاقی بە کوردستانیە لە بۆ ئێمە وا باشە کە حکوومەتەکی پەرت و پڵاوی تەوافقی هەریەکە لە لایەک هاتبی لە بەغدا جەمە دەستکەوتەکانمان بەدەست دێ دەتوانین مافەکان وەرگری وڵای لەو دوو ڕۆژەی مقتەدا سەر دوو لێدوانی زۆر عجایب هەردوو دژ بکردن یەک دژ بە ڕئیس جەمهور بوو کە ئەو باوەڕی بەوەی نییە ڕئیس جەمهور لە بۆ کوردبی دووەمینش ئەوڕۆ ئەو لێدوانە توندە و زۆر خەتەریدا بەس خەڵکی کورد ئاگەلی نەبوو دەرێ من عهدم لەگە خوای کردیە کە نابی حکوومەتی تەوافقی دروستبی ینی کاتە زۆر دژایەتی کورد دەکا لەو بەی نازم بەخۆشی هەست پێ دەکەن ئەم پێم وایە ڕئیس جەمهور لە بۆ 2 ساڵی داهاتوو 4 ساڵی داهاتوو زۆر گرنگە ڕئیس جەمهورێکی زۆر شارەزابی لەبەرچی لەبەرەوەی پێگەی کورد دووەلیان زۆر لاواز بووە ئێستا دەبینین جم و جۆڵەکی دووەلی هەیە بە قیادەی تورکیا کە تەواوی کورد لەو تەتەورە گەورەی کە لە سەدەی 20 کردی لە سەئاستی دووەلی کەس بکرێتەوە کورد بکرێتەوە ئەو پێی دەگوترێت مەبدەی ئیحتیوا کە لە مێژە تورکیا و شیعرەی هەرگرتێ و لە ئاستی ئیقلیمیش تورکیا و 3 مەلەف و 4 مەلەفەی کە هەری گرتیا لە بۆ 2023 و لە ناوە خۆی عێراق کە محکمەی ئیتحادیە و قەرارانەی دایە و لەسەر ئاستی هەرێمیش کە هەرێم زۆر لاواز بووە پێویستمان بۆی هەیە ڕئیس جەمهورێکی زۆر بە قووەت بی لە بۆ ئەوەی ئەگە ویفاقێکی ئیقلیمی دژ بە کورد کە ئەگەری هەیە بێتە پێش یعنی لە بەغدابی بەڕاستی ڕئیس جەمهور لاواز بێ قەناعەتم وایە ئەگەر ڕئیس جەمهور لاوازبی ئێستا چێلگەکانی نەوت داگیر دەکرا بە قووەی عسکەری وەگەر ڕئیس جەمهور لاواز بە ئێستا تورکیا و عێراق پێکهاتبوون کۆمەڵک ئەگەری تر هەیە بۆیە لەسەر هەموو ئەوانە سەرڕای تێبینیمان لەسەر هەندێک لە سەرکردانە بەڵام ڕئیس جەمهورێکی بەڕاستی ئەوەی کە هەیە ئێستا ینی شارەزامان پێویستە نابی خەڵکەکی نەشارەزا ببنە بەغدا دوسێ خاڵ هەیە ڕوونیکەینەوە خەڵک تا ڕادێک چاوەڕوانە و ترسە چی هەیە وا دەزانی لە عێراق شەڕ دەبی و پەلاماری کوردستانیش دەدرێ و تورکیاش ڕەنگە لەو حەد و سادە ئەوش پەلاماری کوردستان بە هەمیان دوورن لە ینی مستحیل نین ئەم نارێ مستحیلن ئەگە بێ سەرکردایەتێکی حەچیمان هەبووە دەبووە مستحیل بەڵام سەرکردایەتەکەمان گەلک ناحەچیم بۆیە پێمە نییە شەڕ لە عێراق ڕوودە چکە لە تاریخی شیعە مەرجەعیان هەیە شەڕی نەدایە تەنانەت حرەکەی ئەمەل و حیزب الله ئەندێ مناوەشەیان کرد ساڵانی 1970 بەڵام چکە مەرجەعیەت هەبوو لیان نەگەڕەوە لە عێراقیش پێم وایە مەرجەعیەت هەیە نایلی بگاتە ئەو ڕادەیە کە شەڕبی بۆیە چاوەڕێەوەی نەکردن لە عێراق شەڕبی وە حکوومەتیش دروستبووە وە لە لایشتریش ئەوەش دوورە لە ڕاستی کە عێراق بە نیازی ئەوی بی بەهێز پەلاماری کوردستاندایان پەلاماری چێلگەنەوتیەکاندا بەڵام ئەوە گرنگە بە تاکید لە ڕێی دادگای فیدرالی زەخت لە شەریکاتەکان دەکات کە بکشێنەوە و شەریکاتەکان بەڕێی من دەکشێنەوە و هەرێمی کوردستان ناتوانانی نەوت دەرکا قەیرانێکی زۆر گەورە دێتە پێش بۆیە ئەوەی عاقڵمەندی دنیاە و عاقڵمەندی کوردستانە ئامۆژگاری هەرێمی کوردستان دەکات کە لەگە عێراقڕێکی وەکو پرسیارەکەی کردت تاوافقێک بکە بۆ ئەوەی زیاتر زەرر نەکەین لەوەی کە ئێستا چکە زەرر ژیانێکی زۆرمان کردی و عینادیش پێشتریش دیتمان سەرکردایەتی کورد عینادی ڕێفراندۆمی کرد و بەچێ هیچ دەوڵەتە چی نەکرد چ سەرەر و زیانێکی گەورەی کرد و لە خەتەر گەڕاوە لە حەزاتی ئەخیر بودنە ڕەنگە هەرێمی کوردستانیش نەدەماوە هەندێک سەرکردەی کوردیش ڕەنگە هەر دەستگیر دەکرێن یان ئەمریکا دەستگیری دەکرد بۆ ئەوەی ئێستاش هەر هەمان شتە ئەوە تازە بووە تاپۆیەکی ڕەش لە دەستیان بەعکسەوەی ئەوەی کوردێک گۆ ئەمە ڕێفراندۆم تاپۆیەکی هیچ تاپۆ نییە ئەگەر تاپۆی ئەم زۆر پێم خۆشە تاپۆبی دەبا بەکاری بین ئێستاەوە بەغداوا بەکاری دەینی ناویشی لێ نایە تاپۆ بە هەرێمی کوردستان جگە هەیە بە تاپۆ با بەکاری بەڵام ڕاستەکەی ئەوەیە هەرێمی کوردستان ئەو کارتانەی لە دەست نییە بەغدا کارتی قانونی سیاسی عسکەری و دەستوریشی لە دەستە دەتوانی بۆیە ئەو ئامۆژگاریانی جیهان و هەرێمی کوردستان وا باشە سەرکردایەتی کورد جێبەجێ بکە کە ئەوەی خۆی فاولە گەورەکەی کردیە لەبارەی نەوت و دادگا وا خۆشی وا چاکە لەگە عێراق ڕێک